گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانم سڵاو، لە بەرنامەیەکی تری نوێی مروارەکانی غوربەتەوە دیسانەوە یەک دەگرینەوە. بێ پێشەکی ئەم جارە بەرنامەکەمان دەست پێکەین لەبەرەوەی مروارەکانی غوربەت ئەم جارەیان سێ مرواری جوانی درەوشاوە لە کایەکانی کۆمەلگایە بە جیاوازتر دەدرەوشێنەوە. لەگەڵمانە بن بالەزاری خۆیانەوە بزانین مروارەکان کێن و چکارن. بەخێر بن. بەخێر بن. من ناوم بەختیار لە کوردستان بە بەختیار مامشێخ ناسراوە، لێرە بە محەممەد بەختیار 22 ساڵە لێرەم. ئەندامی شارەوانی شاهانەی کێنزنتن و چێلسی، ئەندامی کۆمیتەی پلاندانانم کە گرنگترین کۆمیتەیە لە شارەوانیەکە و لەناو کۆمەلگای کوردیش ئەوەی لە توانامدابی لە خزمەت کوردی وەک فیگەرێکی ناو دەسەڵات من ئەم پرسیارەی لە بەڕێستانەکەم. زۆربەی کات ئەو کەسە بێلانانە ئەبینین لە سەرجادەکان بڵێن هۆملێسەکانە بینین، ئەی ئەوانە هیچ چارەسەرێکتان بۆ نەکردوون یاخود بیتان لەوە نەکردوێتەوە، یان ئەگەر کەسێکی میوان بێتە ئەم وڵاتە بڵێ بەریتانیای عوزما بڵێن گرێت بریتن چۆنە بێ هۆملێسی هەیە لە سەرجادەکان، بۆ ئەوی بیتان هیچ لەوە کردوێتەوە کە ئێوە وەک شارەوانیەک کە کانسلەرێک بڵێنم کارەکەن. باگە باسی شارەوانێکی خۆم بکەم. من ساڵ و نیوەک زیاتر دەبێت لەسەر پرۆژەیە ئیش دەکەم، پرۆژەیەکە بۆ دامەزراندنی کۆمیتی سنتەرێکی تازە لە پشت لە گرۆڤ ستیشن، شوێنێکی زۆر گەورەیە. من تاکە کەسێک بووم ئەو پرۆژەیەم ڕاگرت، دەیانویست توانیم ئەو پرۆژەیە ڕاگرم، دەیانویست بڕیاری کۆتایی بدەن بۆی بیکەن بە سنتەرێکە واجبی شارەوانیە دەبێ ویشە بکە. من گوتم دەبێت ئەو 6000 مترە دەبێت لەت بکرێ، بەلانی کەم لەتێکیان کە نزیکی 2000 متر 1800 متری چوارگۆشە بکرێ بۆ کۆمیونیتی سنتەر. کۆمەڵێکشتی هێدا بێ، یەک لەوانە ئەوەیە ببێتە سنتەرێک بۆ خزمەتکردنی هۆملێس، خەڵکی بێنەوە، خەڵکی بێ شوێن بۆی خزمەت بکرێ، پشکنینی تەندروستیان بۆ بکرێ. ئەوەی لە شارەوانێکی ئێمە چکە سنتەری وامان نییە. کابرانێکر من بێمە سنووری شارەوانەکەی ئێوە هۆملێز نابینم لە سەرجادە. بابا هۆملێسمان هەیە، ئەو هۆملێسانە هۆکاریان زۆرە، هەیە قەرزدارە، هەڵاتووە، هەیە کێشەی دەرمانخۆرە، یعنی زۆر لەگەڵیان قسەم کردو خۆم لەگە یەکێکە هەندێکیان هەرێکە و کێشەیەکی تایبەتی هەیە، نازانین چۆنە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە بەشێکە لە کێشە، ئەوەی بەچاو دەیبینی، ئەوەی نایبینی. شارەوانێکی من دەوڵەمەندترین شارەوانی هەموو ئەوروپایە، نەک بەریتانیاش، دەوڵەمەندترین شارەوانیە، گرنگترین شارەوانیشە شاهانەیە. لە 3 ساڵی ڕابردووە ئێمە 4 بانکی خواردنمان هەیە بۆ خەڵکی کەم دەرامەت. سەر ڕای ئەوەش خانوومان هەیە، گرانترین خانوو بای 200 ملیۆن پاوەنە، یەک خانوو 200 ملیۆن پاوەن. هەرزانترین شوقا لە شارەوانەکەی من با 1 ملیۆن پاوەن، و هەرزانترینیەتی لە نێوان 1 ملیۆن تا 200 ملیۆن پاوەن قیمەتیتی. سەر ڕای ئەوەش خەڵکمان هەیە نان نییە بخوا. چوویمە ماڵان لەسەر دەوڵەت دەژین، ئەو پارێوەری دەگرن، فریان ناکەون پارەی کارەبا بدەن، ئینتەرنێت بدەن، بیل بدەن، فریا خواردنەکە ناکەون. ناچار دێنە ئەو سنتەرانە خواردنی زیادە وەردەگرن، خەڵک خۆبەخش دێ دەیانداتێ. ئەوە نائەدالەتێکی زۆر گەورە هەیە. خۆی لە وڵاتە ئەزمەیەکی دارایی زۆر گەورە هەیە، بەڵام شارداوەیە زەقنی و کوڵەتەی تر، چونکە سیستم هەیە و لە لایەکی تریش هەر کەسە سنووری دەسەڵاتی خۆی دەزانی. من نازم تەدەخل لە کارێکی مێری لەندەن بکەم، بیان مێری مهم ئۆندەی لەندەن بکەم، کەسەی خانەی راسم بینم لەگەڵی هەیە. بەڵام لە سنووری شارەوانی خۆم ئەوەی دەسم بێ دەکەم بۆ ئەو سنتەرە. ئەو سنتەرەی باسم کرد، ئەوەی مزگەوتەکە و کۆمیتە سنتەرەکە، سەرۆکەکەی سیۆیەکە برادەرمە پێم گوتمەوە تۆ هەتا ئێمە ئەوە دروست دەکەین، تۆ دەرگاکات بکەوە بەتایبەت لە زستانێکە زۆر ساردا هۆملێسەکان بێ شەو لە مزگەوت بوون. بە قسەی منی کرد یەکەم مزگەوتە لە هەموو بەریتانیە کە دەرگای کردەوە، شەوان شەوی 20 یان 30 هۆملێس دەچن
نان دەخۆن خۆیان دەشۆن لەوێ دەخەون جلوبەرێکی خاوێنیان پێ دەدەن ئیتر ئەوە دەنگی دەدەن و سەدایەکی زۆر باشی هەبوو بۆ ئەو سنتەرە کە بە ئامۆژگاری نەکرد. ئەمە شتێک تداخل بکەم لەسەر مۆزوعی هۆملێسکە لە مامتەقەکان زۆرە تایبەتی لەکێن زەدن نەکرد لە هەکێن زەدن هەموو لەندەناتیایەتی بەڵام مشکلێکی سیاسی شەیە کە سیاسیەکان وعدەیان پێش دەرچوونیان کە ئەڵێن ئەوەمە خانوو ئەکەین بۆ لەندەن یەکێک لەوانە کە وعدرا کۆنسێرڤەتیڤ پارتی 50,000 خانوو بکات بۆ لەندەن لەم 50,000 کە تۆ ئەڵێ خانوو ئەەکەی قەزدەکان کانسڵ بووە یانەوێ کانسڵ ئاوز بکەن بەڵام 50,000ەکە وەکو بزنس بووە خانووی تیجاری بوو جا لەبەرەوە کەسانی ئەوانەی کە وەزعیان خراپ بێ و بکەونە سەرجادە هەر ئەوانن کە کانسڵ هاوس زۆر زۆر کەمە لە لەندەنە و ئەوەش تەأثیرەکەشی من وا ینی هەر لە کورددا ئەوە نییە پێش هەڵبژاردن کۆمەڵێ وعدی قەبە و گەورادا و دوای ئەوە یەک لە کێشە سیاسیەکانی ئێرێ ئەو بەڵێنانەی پێش هەڵبژاردن سیاسیەکان دەیدەن لە ڕووی یاسایی ناتوانانی فەرزی بکەیت جێبەجێ بکەیت ناتوانانی لە پێچینەوەیشان لەگەڵ بکەیت بەڵام ئەو وڵاتە خەڵکی ئەو وڵاتە هوشیاری سیاسیان زۆر بەرزە سیاسیەکان کە هەڵە دەکەن داغیان ئەو قسەی کوردەخان کردی زۆر ڕاستە بەڵام لێرە یعنی ئەوە کێشێکی گەور لە هەموو دنیا شەر وایە هەموو سیاست مەدارەکان کە پێش هەڵبژاردندا کۆمەڵێک بەڵێن دەدەن من لە خۆم لە شارەوانیکە چەند جارێک باسی ئەوم کردووە پێشمە بۆ چارەسەرەکە ئەوە دەبێت پری ئەلەکشن پرۆمیسی پێدەن ینی بەڵێنی پێش هەڵبژاردن دەبێت یاسایەک هەبێ ئەوە بکەیت بە شتێکی باینگین یان بتوانانی فەرزیکەی لە پاشان بەڵام بەداخە ئەوە ناکرێت چارەسەرەکە چییە لە وڵاتێکی وەکو بەریتانیا شانشین یەکگرتو ئاستی هوشیاری سیاسی خەڵک زۆر بەرزە خەڵکشت لەبیر ناکە کە بەڵێنێک بدەی و نەیبیتە سەر پرێشەر گروپ هەیە بیری خەڵک دێنەوە ئێوە بەڵێنتاندا و ئێستا پێچوانەیە و بەڵێنە ئیش دەکەن بۆ نمونە لە ساڵی 2010 پارتێک هەیە پارتی سێمە بە ناوی لیبرال دیموکرات ئەوە لە مێژەهن لە دوای لە پێش شەڕ جیهانی یەکەمەوە هەن ئەو پارتە هەموو مانیفەستۆیەکەیان بەڵێنی پێش هەڵبژاردنیان ئەوە بوو کە ڕێگە نەدەن پارتی پارێزگاران چوشن فی کرێی زانستگاکان زانکۆ و کۆلیجەکان بەرز بکاتەوە ئەو کاتە 3,000 پاوەند بۆ ساڵی پارێزگاران دەیانویست بکەن بە 9,000 ئەوان گوتیان ئێمە دەبین بە بەبرست و نەهارن ئەوە بکرێن بەس بەرزیش بۆ هەڵبژاردن تەواو بوو یەکەم شتی کردیان ئەو بەڵێنەیەشکان خەڵک هەڵبژاردنی دوای ئەوە لە بیری مابوو ئەو حزبیان داخرد خەڵکی ئێرە ئەو حزبیان داخرد 60 ئەندا پەرلەمان 5-6 ما خەڵک لەبیر ناچێت سزایان دان و دەنجیان پێ نەدەن جارشتر جا ئەو شتە ئەوە هەیە ئەوەشیان هەیە من وەمزانی هەر چۆنەڵێ ئەوانەی پێش هەڵبژاردن کە دەدەن هەر لە کورداوایە دوایی بێ بەڵێنەکان ئەکەن تو مەز لێرەژەیەوە بێ ئاگاین بڕوا بکە سیاسیەکانی هەموو دنیا وەک یەک سەختە چین ئەم قسەی بڵاوکەیەوە هەموو وەک یەک سەختە چین ئەخر بەڵام ئەمان جوانەکەی لەوایە وەکو بەڕێستان فەرمووتان فعلەن واعی لە دوایە بیری خەڵک مەسەلەکە هوشیاری ملەتانە ملەتی ئێرە ڕۆژئاواییەکان زۆر هوشیارن دوایە پرێشەر گروپ هەیە حەزب هەیە و ئەسباب هەیە هۆکار هەیە کە خەڵک شتەکان لەبیر ناکە بیریان دەخەیتەوە بەڵام لە وڵاتانی ئێمە وڵاتانێکی زۆر دواکەوتوین خەڵک دەتوانێت بە ئاسانی سیاسیەکان زۆر بە ئاسانی توان فێر لە دەنگ دەربکەن زۆر بە ئاسانی مانگێک دوو مانگ پێشی دەنگدان کۆمەڵە شت دەکەن و خەڵک هەموو شتێکی لەبیر دەچێتەوە دوای هەڵبژاردنەوە بوو دەگەنە سەر عین تاسوانی حەڵات ئەخر هۆشیارترە هوشیاری سیاسی زۆر بەرزە لێرە بەڵام بەداخەوە شتێکی تر بە مۆزوعی کۆنسێرڤەتیڤ دوای ئەو هەموو وعدانێک کە هەیەیان و شکانیشیان هەر لەگەڵەوە شان سەرکەوتوو بوون هەڵبژاردننی ئەو جارە جیاواز بوو هەموو لەسەر برێکزێت بوو برێکزێت خەڵکێکی زۆر دەنجی بۆدا بوو دەیانویست ئەو شتە جێبەجێ بێگرا بێتەوە هەڵبژاردنێکی تر وا نابێت چونکە دێتە سەر سیاسەت و ئیفلاس و باری ئابووری وڵات خراپە بێئیشی بزانین دەرەنجامی برێکزێت چی دەبێت تا 5 ساڵ زۆرە وڕەن بێ زۆر سەرکەوتوش بن بەڕێستان لەم پۆستەی ئێستاتانە بە بڕوانامە گەشتونەتە ئەم پۆستە یاخود هەر ئاسایەک کە هەڵبژاردنە بۆ کاو دەرەچیت و ئەچیتە لە وڵاتە یاسایەک نییە چ بۆ پەرلەمان چ بۆ شارەوانیەکان هیچ بڕوانامەیەکت داوا لێ بکاتن خۆی لەسەر ئەو کەسەی دەچێت ئەو شوێنە نوێنەری خەڵکە ئەگە خەڵک متمانەیان بە تۆدا ببی بە نوێنەری ئەوان ئەوە گرنگە بەڵام کە چوویتە ئەوێ دەبێت بەڕاستی نوێنەری خەڵک من کە یەکەم جار دەرچووم بەدەنگێکی کەم ڕەنگە 200-300 دەنگمان جیاواز بوو
وەکو عەرزم کردن جاری دووەم خەڵک منیان بینی چیان بۆ دەکەم بە پێی خەڵکەوە دەچم دەنگەکانم نزیکی 180 زیادی کرد لە هەڵبژاردنی 2010 هیچ تایبەتمەندیەک نییە هیچ بەربەستێک نییە و بۆ هەموو کەسێکیش تازە هاتبی پەناهەندەبی لێ لەدایک بووبی ئەوروپی هیچ بەربەستێک نییە بەڕاستی دووەمیان مەسەلەی یاسا لە ڕۆژ ئاوایان تەنها باسی بەریتانیا بکەین کە خۆمان لێرە دەژین هیچ کەس بە شاژنیشەوە هیچ کەس لەسەر یاساوە نییە هەر کەسێ تاوانێ بکاتن تەنها پەرلەمانتار نەبێ لە کاتی دەفەمێشن هەیە یاسای دەفەمێشن کە دەکات ناوزەڕاندن لە ناو هۆڵی پەرلەمان ئەندامی پەرلەمانیان وەزیر دەتوانێت هەر قسەیە بکە هەر قسەیە بە هیچ سنوورێک لە ناو هۆڵی پەرلەمان بەڵام بەدەرەوەی هۆڵی پەرلەمان ناوزەڕاندی هەر کەسێک پێدا لەسەر تێدا بێ دەتوان شکاتی لێ بکەن بیان بەرە محکەمە و دامجیانی خازان هین تعویزیان لێ وەرگرن قەرەبوو لە بۆ ئەوەی سمعیان تێکشێنراوە لەبەرەوە یاسا هیچ شتی لەسەر نییە سەروەرە بە 100% لێرە با لە کاک بەختیار پرسیارێکی تر بکەم باسی پەرلەمانت کرد باسی سوڵتەی دەسەڵات و شتانی خۆتت کرد ئایا هەموو کەسێک کە پێ بنێتە دنیای سیاسەتەوە حەسانی سیاسی ئەبێت هەبێ بە گەورە و بچووکەوە شتێک نیە لە وڵاتە بەناوی حەسانەی سیاسی لە هیچ شوێنێ لە هیچ حەسانە نییە لە حەسانە بۆچی ئەی بۆچی من ئەمەم لەسەر خوێندێتەوە بۆ ینی حەسانە بۆچی یعنی بۆ ئەوەی یاسا نەیگرێ ئەگەر تاوانێک بکانێک گیرێ شتێ لە وڵاتە نییە هەر کەسێ تاوان بکە هەر کەسێ بەرتیل وەرگری هەر کەسێ شتێکی کارێکی ناشیاو بکە بە پێچەوانی یاسایە بێ دەیگرن بنمونەیەکت بۆ دێنمەوە مێردی شاژن پار ڕووداوێکی هاتوچۆ بوو وەرە بوو ڕووبەڕوو لەگەڵ تاوانی گەورەیە 5-6 ساڵێکی وایە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا سیارەکەی وەرگەڕا خەڵک میدیا فشاریان خست گوتیان دەبێت ئیجازەکەی لێ بسەنەوە هین نەکە نابێت سیار لێ بخورن ناچارە خۆی بە ئیجازی دەیزانی وای لێدێ خۆی گوتی من ئیجازەم ناوێت جارێکی سیار لێ ناخورم ئەی بۆ هەنێک کەس بڕوایان بەوەی ئەڵێن مەلیکەی بەریتانیا لەسەر و یاسایی هیچ کەس لەسەر یاسانە بەرانەت شاژنیش کەس لەسەر یاڵەخە شاژن شتێک نییە بیکە شاژن دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە لە وڵاتە هەر شتێک دیکە بە یاسای دیکە یەک شت ناکە پێچەوانی یاسا یعنی بۆ نمونە هەر یاسایە لە وڵاتە دەردەچێتن دەبێت لە پەرلەمان دەردەچێت دەبێت شاژن ئەگەر پاشا بێ یان شاژن بێ دەبێت ئیمزای بکە اینجا دەبێت بە یاسا شاژن دەسەڵاتی ئەوەی هەیە یاساکە ڕاتکاتەوە ئیمزای نەکە بەڵام عرفێک دروست بووە هیچ شاژن هیچ پاشایەک هیچ شاژنێک یاساکەی ڕەت نەکردوێتەوە هیچ کەس شتێکی نەکردووە هەر کەس بۆ نمونە خۆشتی شاژن دە 15 ساڵ پێش ئێستا لە هین سپید لەوەیدا بوو لە ترافیک لایتیدا بوو 400 پاوە غەرامەیان کردو 6 پۆینتیشان ئیجازەکەی برد باش ئەگەرەوەی یەکێ حەسانەی هەبێ حەسانە چییە شیکردنێکمان بۆ حەسانە لێرە نیە حەسان لە ڕۆژهەڵات هەیە پەرلەمانتارە دزی دەکا وەزیرە دزی دەکا وڵات تاڵان دەکا وێران دەکا هیچ یاسا نایگرێ ئەوە حەسانەیە بەڵام لێرە حەسانە نییە هەر کەسێ تاوان کە دەگیرێ حەسانە لە پێناو چی حەسانەت هەیە تۆ ئەندام پەرلەمان وەکو وتم ئەو حەسانەی هەیە پەرلەمانتار لەناو ئەوەش بە یاسایەکە ئەو یاسایە 780 ساڵ کۆنە ئێستا نییە لەناو هۆڵی پەرلەمان ئەندام پەرلەمان کە نوێنەری ملەتە دەتوانێت هەر قسەیە بکاتن بەبێ ئەوەی بە یاسای لە پیچی نوونە بکرێت دەپێدرن دەفەمێشن لۆ ینی ناوزڕاندن دەکرێت ناوی هەر کەسێ بزڕین لەناو هۆڵی پەرلەمان بەڵام چووتە دەرەوە نابێ ئەوە بکەیت لە دەرەوە بەو یاسایە دەژیرێت دەکرێت بگیرێ دەکرێت سزا بدرێ دابێت تاویز لێ بکرێت کەوابێ ئێمە ئەو یاسا کۆنەی ئێرەیە بەکارهێنین بۆ کوردستان حەسانە پەرلەمانتارەکان حەسانیانە بێ پەرلەمانتارش ئەو حەسانی هێرەوەیە دەکرێت هەر قسەیە بکە بەڵام ناو هۆڵی پەرلەمان بەڵام مانیەوە نییە مناڵێ بکوژێ پۆلیس نێگرێت چکە ئەوە تاوانە هەر کەسێ ئەو تاوانە بکە دەبیگیرێت جا وەزیر بێ سەرۆکی دەوڵەت بێ هەرچی بێ ئەوە تاوانە کەس نابێت لێ باشە من لە کاک بەختیار ئەپرسم ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی کە وەک بەڕێستان هەمان پۆستیان هەیە بەڵام لە ناو نیشتیمانە تۆ لە غوربەت هەی ئەم پۆستت هەیە مەسەلەن لەوانەیە هاوڕێیەکی کوردت هەبێ لە ناو نیشتیمانە هەمان پۆستی بەڕستی هەیە ئامۆژگاری بۆ ئەو بەڕێزانە چییە من دەتوانم ئامۆژگاری بکەم بەڵام لە هەمان کات ئەوم لەبیرە ئێمە لە دوو شوێنی جیاواز دەژین لە دوو سیستمی جیاواز دوو کلتوری جیاواز دوو وڵاتی جیاواز ناکرێت من بڵێم لێرە شتێ دەکەم تۆ لەوێ بیکە لەوێ ناکرێت بەڵام دەتوانم هەر ئەوە بڵێم دەستان پاک بێ داوێنتان پاک بێ ئەو دووەمەکەن ئەوەی تر هەمووی ئاسانە بەڵێنەکان بەڵێنەکانتان جێبێت بەڵێنێ مەدەن کە پێش هەڵبژاردن بەڵێنێ مەدە کە پێ جێبەجێ ناکرێت بەڵام کە بەڵێنێکتدا جێبەجێ بکە لە هەمان کاتا لێرە من
چەند ساڵێکە ئیش دەکەن بۆ ئەوەی کورد لێگرزی بکەمەوە بۆ ئەوەی کورد دەستنیشان کەم لە شارەوانێکی خۆم هەنیان بدەم بێن ئەو بۆ شایە پڕکەنەوە لێرەشت فێربین با لە زیاتی یەک ئەندام شارەوانی با 50 ئەندام شارەوانیمان هەبی پێمان دەکرێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان 10 کەست لەوانە بردەوە بوون بە ئەندام شارەوانی لە کوردستان بوون بە ئەندام پەرلەمان بوون بە وەزیر ئۆتۆماتیکی ئەوەی لێرە فێری بوون دەیبەنەوێ ئەلاگە ئەوان دەبان بخۆن حەسانە ئەوە دەماهێن لەسە حەسانە لێرەیە حەسانی نەفسە تۆ دەبێت جورئەتت هەبێ یعنی من بەرامبەر پارە لاواز نەبی بەرامبەر جنس لاواز نەبی بۆ ئەرکان جێبەجێ بکەیت ئەگەر نەتوانی بۆ دوو بەسەر ئەو دوشتە دازار بیت بەڵێنەکان هەموو درۆیە. سوپاس بۆ گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا خۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. تقديمي أوام كنت علم نفس ودوهم بوليتيكم دانا كبوليتيك بخنم ملام علم نفس والديام وأنا بوليتيك ما يوجه كوا اختياري كمان بو بەڵام ئێستا پۆلیتیکەکە لێ هاتووەکو هیوایەتێک بەرداوامی بوليتيكا يتبو بشكل جاني منا يعني زور شت هي معنا بخشة بو أو هندي الرنگ مثلا أو شتانا أبي أكاداري بيتك أقرب طولي نبيت زۆر کێشە ئەبێ دوایی بۆ ئیشەکەت ئیشێکی زۆر خۆشە زۆر خەمڕەوێنە